بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم، لە زنجیرە باسی ڕۆژوو و نەخۆشیە دێنەوە خزمەتتان لە باسی نەخۆشیەکانی جۆگەی هەرسە. دیارە نەخۆشیەکانی جۆگەی هەرس زۆرن و لە کاتی ڕۆژوە بەڕاستیەک و دکتۆرەکان ئەڵێن ئاهەنگی جۆگەی هەرس دەست پێ ئەکا بەوەی کە مانگێ پشوو وەرەگرێ بۆ ئەوەی کە ئەو ئەرکەی 11 مانگە ئەیکێشێ، ئەم مانگەی کا بە عوتڵە ئەیکا بە پشوو و لە دەست کۆمەڵی نەخۆشی خۆی نەجاتەیە. دیارە هەموو مؤسسەیەک و هەموو ڕێکخراوێکیش بۆ خۆی ئەبێ پشوو خۆی هەبێ و بە ئیسراحەت بکە. جۆگەی هەرس بە درێژایی 12 مانگ بچان نایە، تەنها ئەو مانگەی هەیە ئیسراحەت کە. بۆیە بەڕاستی نەحەقی نییە کە بڵین ئاهەنگ و حەفلەی مەعیدە و ڕێخۆڵەکانە. دیارە خۆشەویستەکانم، ئەو نەخۆشانەی کە تووشی کێشەی مەعیدە بوون، وەکو ئەوەی کە مەسەلەن کابرا قورحەیەکی هەیە، یاخود کێشەیەکی سوء هەضمی هەیە، یاخود کێشەی جگەری هەیە، یاخود کێشەی ئیسهالی هەیە، ئەمانە بۆ خۆی بابەتێکی تایبەتن. ئەوانەی کە قورحەی مەعیدەیان هەیە، ئەگەر قورحەی مەعیدەکەی حاد بوو، قورحەی مەعیدەکەی بەقووت بوو، قورحەی مەعیدەکەی تازە بوو، ئەمانە ئەتوانن بە ڕۆژوو نەبن، بە مەرجێک ئازارەکەیان لە خەوخەبەریان کاتەوە، یاخود نەتوانن بەبێ حەب بژین لە کاتی ڕۆژە، یاخود خوا نەخواستە تووشی نەزیف بن. ئەم کاتانە ئەتوانن ڕۆژەکەیان بشکێنن و ئەتوانن بە ڕۆژوو نەبن. لە هەمان کاتیشە ڕۆژووگرتن چارەسەرێکی باشە و ئیسراحەتێکی باشە بۆ مەعیدەکانەوە. هەر کاتێ توانیان بە ڕۆژوو بن، بەڕاستی سوودێکی زۆر بە مەعیدە و بەگەدەی خۆیان ئەگەێنن. بۆیە تەنها ئەم چەند حاڵەتە نادیرە نەبێت، لە کاتی قورحەی بەقووەتە ئەتوانن ڕۆژەکانیان بشکێنن، غەیری ئەوە ئەتوانن زۆر بە ئیسراحەت بە ڕۆژوو بن و بەعەکسەوە زۆر جار چارەسەری ناڕەحەتی مەعیدە و قورحەی مەعیدە بەوە ئەکرێ. حاڵەتێکی ترمان هەیە کە پێوترێ قورسی هەرسکردن، کە ئینسانەکە خواردنەکەی پێ هەزم ناکرێ، یاخود هەستەکات قورسیە لەسەر مەعیدەی هەیە، یاخود لەسەر ڕێخۆڵی هەیە. ئەمە بەڕاستی باشترین چارەسەر بۆ ئەمە بۆ خۆی ڕۆژووە. هەر کاتێکە کەسێک ئەچێ بەلای دکتۆر ئەڵێ مەعیدەم قورسە، یاخود خواردنەکەم پێ بەڕێوە ناچێ، یاخود مادەیەکی یاتێک کە خواردنەکەی پێ سەریع کات و سەریع دەریکا لە ڕێخۆڵەکانی نەجاتی بێ لە دەستی، یاخود پێڵێ ژەمێک دوو ژەم کەم کەرەوە نان مەخۆ، کە ئەمەش بۆ خۆی واتای ڕۆژەوە گەیەنێ. بەرە ئەوانەی کە قورسی هەزمیان هەیە، باشترین شت چارەسەر بۆیان ئەوەیە کە بەتایبەتی ئەوانەی کە غازاتیان هەیە، ئەوانەی کە کۆڵۆنیان هەیە، بەتایبەتی لەم زۆرۆفەیە قەلەقی و ناڕەحەتی ئینسانەکان وای کردووە، نەخۆشی زۆربوونی غازات و نەخۆشی قەلەقی زۆر بووە. بۆیە ئینسانەکان کەوتونێتە ئیسراحەتێکی واوە کە زۆربەی کات ناجوڵێن، یاخود سەوزەوات ناخۆن، یاخود ئاوی کەم ئەخۆن. بۆیە ڕێخۆڵیان سستە بێت و زۆرجار ئەو غازات و ئەو پیسایی ئەمێنێتەوە بە ماوەیەکی زۆر. چارەسەری ئەمە بە دەرەجەی 1 بە ڕۆژوو ئەکرێ. حاڵەتێکی ترمان هەیە کە پێوتێ فتقی مەعیدە. فتقی مەعیدە باشترین چارەسەر بۆی ڕۆژووە، لەبەرەوەی کە فتقی مەعیدە لە کاتێکا دروستە بێت کە ئینسانەکان زۆرە خۆن و زەختی مەعیدە ئەچێتە سەر سوورێنچک و زۆر جار بەشێکی مەعیدە ئەچێتە ناو سیەکانەوە، یاخود نزیکی سیەکانە بێتەوە. بە تایبەتی ئەگەر ئینسانەکان جگەرە خۆر بێ لە مانگی ڕەمەزانە، بە ناچاری جگەرەکەی دەرکەکە. باشترین چارەسەر کە بۆی ئەکرێ لەم کاتەیە ئەوەیە کە ئینسانەکە کەم بخوات و بە ڕۆژوو بێ و نان کەم کاتەوە و ئەبێ لەم کاتانەیە 4 ساعت پێش نووستنەکەی خواردن نەخوا و خۆی لەوە بەدوور بگرێ. حاڵەتێکی ترمان هەیە هەر لە جۆگەی هەرسا، مۆزوعی ئیسهالە. ئەو کەسانی کە تووشی ئیسهالی بەقووەتە بن و شلەمەنیەک و خوێیەکی زۆر لە ڕێی کۆمەوە ونەکەن، یاخود ئەرشێنەوە، تووشی جەفاف و تووشی وشوبوونەوە ئەبن، لەم کاتانە بە ناچاری ئەبێ ڕۆژەکانیان بشکێنن و نابێت لەم کاتانەیە بە ڕۆژوو بن، مەگەر ئیسهالەکە مزمین بێ، یاخود شتێکی خەفیف بێ کە بتوان لە کاتی بەربانگ و پارشێوە قەرەبووی کەنەوە، ئەگەر ناباشتر وایە ڕۆژەکانیان بشکێنن. حاڵەتێکی ترمان هەیە، حاڵەتی جگەر. ئەو کەسانی کە تووشی ئیلتیهابی کە بدی ڤایرۆسی بەقووەتە بن ئەتوان ڕۆژەکانیان بشکێنن، یاخود ئەو کەسانەی کە جگەریان تووشی فەشەلە بێت، ئاو لە سکیانە کۆ بێتەوە، دیسانەوە ئەمانەش دەتوان ڕۆژەکانیان بشکێنن. غەیری ئەم حاڵەتانە ئینسانەکان ئەتوانن بە ڕۆژوو بن و ئەتوانن لەسەر ڕۆژەکانیان بەردەوام بن، چونکە هەرچی خواردنێک لە جۆگەی هەرسەوە ئەمژرێ ئەبێ بە فلتەری جگەرا تێپەڕێ.
واتە سەیتەری جگەر کوالیتی کۆنتترۆلی جگەر لەو مانگەیە ئیسراحەت دەکات و باشترین پشووە بۆی لە غێری ئەم دوو حاڵەتە ئینسانەکان باشترین وەزع بۆیان ئەوەیەکە بە ڕۆژوو بن و ئیسراحەت بە ئەندامەکانی لاشە و جۆگەی هەرسوو جگەریان بن. حاڵەتی ئەخیرمان ئەو حاڵەتانن کە مەعیدیان بچووک بۆتەوە بە بۆنی نەخۆشیەوە خوا نەخواستە مەعیدیان بڕاوە یاخود بۆ خۆزەعیفکردن بەشێ لە مەعیدیان بڕاوە ئەمانە پێویستەکە خواردنی بەردەوام و وەجبەی سوسوک و خەفیف بخۆن ئەمانە بۆیان هەیە ئەگە زۆریان بۆ هاوڕۆژەکانیان بشکێنن ئەگەر چوان بە ڕۆژوو بن چونکە ئەوان بۆیە مەعیدیان بچوو کردوێتەوە بۆ ئەوەی کە زەعیف بن باشترین پارێزیش ئەوەیە کە بە ڕۆژوو بنتیایە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.